لەگەڵ زیادبوونی نرخی بابەتە خۆراکیەکان و بەرزبوونەوەی ڕێژی هەژاری، دانیشتوانی پارێزگای ئیدلیبی سووریاش پێشوازیان لە مانگی ڕەمەزان کرد. خەڵکێکی زۆر لەناو بازاڕەکانی ئیدلیب دێن و دەچن، بەڵام بەوەی هەژاری و بێکاری و بەرزبوونەوەی نرخی بەرهەمە خۆراکیەکان توانای کڕینیان نییە. ئەمساڵ شەڕی رووسیا و ئۆکراینیش گوزەرانی خەڵکی ئیدلیب و تەواوی سووریای سەختتر کردووە. فرۆشیارێکیش دەڵێت خەڵکی داهاتیان نییە و نرخی بوتڵێک زەیتیش لە 27 لیرەوە بۆ 45 لیرە زیادی کردووە. عندنا بالبلد المعيشة غالي كثير، يعني المواطن ما عنده دخل. نرخی بەرهەمە خۆراکیەکان زۆر گران بووە. لە کاتێکدا خەڵک داهاتی نییە، با بڵێن کەسێک 20 بۆ 30 لیرەی دەست دەکەوێت لە ڕۆژێکدا. بوتڵێک زەیت پێشتر بە 27 لیرە بووە و ئێستا نرخەکەی بووە بە 45 لیرە. هۆکارەکەشی بۆ جەنگی رووسیا و ئۆکراین دەگەڕێتەوە. ئەگەر نرخەکانیش کەمێکدا بەزن، هێشتا خەڵک ناتوانن بە دڵی خۆیان شت بکڕن، چونکە داهاتیان نییە. بس رغم كل هالشيء غالي، المواطن ما عنده دخل. ژماری دانیشتوان لە ئەدلیب نزیکەی 3 ملیۆن کەس دەبێت. ئەو پارێزگایە دوایین پێگەی ژێردەستی ئۆپۆزیسیۆنی سووریایە و دەیان ئاوارەی ناوخۆی سووریاشی لەخۆگرتووە کە تەنها پشتباها و کارێ نێودوڵەتیەکان دەبەستن بۆ ئەوەی لە ژیاندا بمێنەوە. يعني كنا لك مثل هلا مقبلين على شهر پێش ئەوەی ئاوارە بین لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا ئەو نەشتی زۆرمان لەبەردەستا بوو، نەمان دەزانی چی بکڕین. ئەو نەش خواردن زۆر بوو کە نەمان دەخوارد. بەڵام ئێستا دوای داگیرکاری و بۆمباران و ئاوارە بوون، ڕۆژمان زۆر خراپە و مەگەر هەر خوا یارمەتیمان بدات. يعني هلا الحالي الله يكون بالعون، حالي يرسى لها. بەپی ئاماری نەتوێ گرتوەکان لە سەدا 80 سووریەکان لە ژێرهێڵی هەژاریەوە دەژین. سووریا ژێکێکە لە وڵاتانی خۆرهەڵاتی ناوەڕاست کە پشتی بە گەنم و جۆ دەبەستێت کە ئۆکراین و رووسیا هەناردەی ئەو وڵاتیان دەکرد. بەڵام بەهۆی ئەو جەنگەوە کاریگەری لەسەر ئەو وڵاتە دروست بوو و زۆرێک لە سووریەکان بۆ ئەم ساڵ نەیان توانیوە گۆشت و مەریشک بکڕن.